دیارە ئێمە وەکو دەستگای نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری وەکو لەریتیانێکی ساڵانە لەم جۆرە پێشبڕکێیانە بۆ فێرخوازانی خۆمان وەکو ناوەوەی دەستگا و بۆ شارەکەمان شاری چەمچەماڵ ڕادەگەێنین. دیارە بەشداربوویەکی زۆر بە پێی ساڵانە گۆڕانکاری تیا ئەبێت ساڵ وا هەیە خەڵکێکی زیاتر بەردەوام دەبێت و هەندێک ساڵ کەمتر خەڵک بەشدار دەبێت. دیارە ئیمساڵ بەشداربوویەکی زۆرمان هەبوو کە کەمترین بچووکترین فێرخوازمان لە تەمەنی 9 ساڵیەوە بەشداری تیا کردبوو هەتا تەمەن دیاری کراو نەبوو بۆ سەروتر کە بۆ 1 جوز و 3 جوز و 5 جوز بەڕێوە چوو لێرەدا و لە ساڵانی پێشووتردا دیارە تاکو 30 جوز ئیش ئێمە ئەم جۆرە پێشبڕکێیانمان هەبوو. سوپاس بۆخوا لە دوای تەواوکردنی بیناکەمان بینای دەستگای نوری حیکمە ئێستا فێرخوازێکی زۆر ڕووی لێمان کردووە لەم بینایە و هەروەها بەردەوامین ئێمە لە وەرگرتنیان و ڕێکخستنیان بە شێوازێکی ڕێک و پێک لە خولەکانی هاوینە و لە خولەکانی بەردەوامی دەستگای نوری حیکمە کە بە ئەمەش زۆر جار ئێمە وەکو دەستگای نوری حیکمە پێویستمان بە هاوکاری خێرخوازان بە هاوکاری خواپێداوان دەبێت بۆ هاوکاریکردنمان بۆ دابینکردن و سپۆنسەرکردنی خەڵاتەکانمان بۆ فێرخوازان. سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سوپاس بۆ خۆی پەروەردگار کە فەزلی ئەوەی پێداین کە توانیمان بەشداریین ئەم پێشبڕکێ قورئانەدا بکەین و سوپاس مامۆستایانی بەڕێزی نوری حیکمە ئەکەین کە هەستان بە ئامادەکردن و بەسازکردنی ئەم پێشبڕکەیە کە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆزە خۆی پەروەردگار پاداشتی بەخێران بداتەوە و بیکاتەمایی تێشوێک بۆ قیامەتیان و تەرازوی کردەوە شاکرتانیان پێبەرز بکاتەوە و داواکارین لە خۆی پەروەردگار کە ڕێزدەرمان بکات بەهۆی قورئانی پیرۆزەوە لەو کەسانە بین کە خۆی پەروەردگار لەگەڵ فریشتە بەرز و بەڕێزەکانی خۆیدا کە لەگەڵ فریشتە بەرز و بەڕێزەکانی خۆیدا دامان ئەگەر پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئەفەرمێت يقال لصاحب القرآن مع السفرة الكرام البررة بۆ داواکارین لە خۆی پەروەردگار ڕێزدەرمان بکات بەهۆی قورئانەکەیەوە و بیکاتەوە کارێک بۆ بەرزبوونەوەی پلەمان لە بەهەشتا و بیکاتەوە کارێک بۆ ڕۆشنکەرەوەی ڕێگامان لە دنیا و لە قیامەتدا و داواکانی خۆی پەروەردگار نیەتی دڵمان خاڵص کات لە بەکردنی قورئانمان تەنها بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خۆی بێت و بیکاتەمایی هۆکارێک بۆ ئەوەی کە ڕێگای کەسانی تری پێ ڕۆشن بکەینەوە و بێتەوە کارێک بۆ ئەوەی پلەی دایک و باوکمان و خۆشمان لە دنیا و لە قیامەتدا پێ بەرز بکەینەوە و دووبارە دەستخۆشین بۆ مامۆستایانی بەڕێزی نوری حیکمە هەیە و سوپاسی ئێوەش دەکەم بۆ ئامادەبوونتان. دەستان خۆش بن. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا وەک دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە هەڵساین بە ئەنجامدانی ئەو پێشبڕکەیە بۆ نیو جوزە لەگەڵ 3 جوزئیە. الحەمدوللا کۆمەڵێک لە قوتابیان کچان و کوڕان بەشداریان تێکرد 130 قوتابی تەقریبەن بەشداری پێشبڕکێکەی کرد. ئێمەش ئەوەی کە لە تواناماندا بوو توانیمان تا لە یەکەمەوە تاوەکو شەشەم خەڵاتێکی چاکی پێشکەش بکەین و ئەوانش کە لە 82 بەرەو سەرەوەیان هێنابوو هەر خەڵاتمان کردو ئەوە کانتیش شەهادەمان بۆیان کردووە. خوای گەورە تەوفیقمان بدا و کارمان بۆ ئاسان کە بتوانین ساڵانە ئەم پێشبڕکەیە ئەنجام بدەین. ئەمە دووەم ساڵمان ئەم پێشبڕکەیە ئەنجام بدەین. وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خيركم من تعلم القرآن وعلمه. ئێمەش وەک دەستگای نوری حیکمە ئیشی سەرەکیمان خوای گەورە بۆمان ئاسان کە خزمەتکردنی قورئانە لەو ڕوانگەیەوە الحەمدوللا هەستاین بەم پێشبڕکەیە. خوای گەورە لێمانی وەرگرێ بەخاتری ناوبەرزەکانی. 130 قوتابی بەشداری ئەم پێشبڕکەی کرد لە کچان و لە کوڕان. من قوتابی ئەیمەن ئومەد عەلی بەشداریم کردووە لە پێشبڕکەی لەبەرکردنی قورئانی پیرۆز لە یەک جوزئیە. ئینشەڵڵا بە سوپاسی خوای گەورەکەم کە بە یەکەم دەرچووم و ئینشەڵڵا لە ئەگەر پێشبڕکەی تر لەبەرکردنی قورئان هەبوو بەشداری دەکەم و پێویستیشە پێشبڕکەی لەبەرکردنی قورئانی تر بکرێتەوە و بەشداری بکەین و ئینشەڵڵا نمرەیەکی باش بەدەست بێنین.
السلام عليكم ورحمة الله وبركاته. من ناوم شنشا خوانا توانيتم أسديك جزئي ببلية كم الحمد لله توانيتم بجاري بكم ودست خوشي مه بود زجاي نوري حكمة لقيتم شمال خا جورب هداش ينداتو براس دستي بالاين هيو بزور مندوبون وده كرم لهوركانم كبتوانا لم جورب هش بركانو اللي بكتني قرآني بيروز بجدار بن ودوري قرآني بيروز بكنوا من دوان اللي أكمل شو كاتكان من بفيرو كادوك شمشر وقرني بريئة بريم خواهی گەورە لە زۆر شوێندا لە قورئاندا سوێندی بەکات خواردووە دەستخۆشی مێ بۆ دەستگای نوری حکمەتی تەمام ئەم جۆرە پێشبڕکێیانەش بەلای منەوە زۆر گرنگە چونکە ئێمە هەتا وەکو تەمەنی گەنجیمان ماوە بە فیڕۆی نەدەین لە بەرکردنی قورئانی پیرۆزە سەرفی بکەین و ئەو خواهی گەورە پلەی ئەو کەسانە بەرز ئەکاتەوە لە بەهەشتا کە خەریکی خوێندنەوەی قورئانی پیرۆزن و بە ئاگری دۆزەخیش نایان سووتێنێ